دیارە ڕۆژی هەینی کە دەکات دەی 12 کە دەرکرێنەوە لەلایەن بارەگای UN-کەوە حاڵاتێکی دزیکردن هەیە لە نێو کۆگاکەیان. دواتر هێزەکانمان لە بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر تیمێکی لێکۆڵینەوەی توکمەمان پێکێنا و بچوینە شوێنی مەبەست و دواتر لە لێکۆڵینەوەکان دەکەوتەوە 2 کەس هەڵدەستن بە دزینی چەند لاپتۆپێک لە نێو کۆگای بارەگای UN. دواتر هێزەکانمان لە بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر توانیان شێوازی دزینەکە و چۆنیەتی بردنە دەرەوەی ئەو لاپتۆپانە لە نێو بارەگاوە دواتر لە دەرەوە ساختکردنەوەیان لە نێو بازارەکان هەمووی ئاشکرا بکەن و توانیمان لە ماوەیەکی زۆر کەمدا 3 تۆمەتبار دەستگیر بکەین کە دوانیان کارگوزار بوون لە نێو بارەگای UN کە لاپتۆپەکانیان دەبردەوە دەرەوە و دو کەسێکی تریشکەوە هەڵدەستا بە ساختکردنەوەی لاپتۆپەکان لە نێو بارەگای UN. دیارە لە 29 8 لاپتۆپ دزرابوو بەڵام لە 14 39 لاپتۆپی دیکە دزرابوو کە کۆی گشتی ئەو لاپتۆپانە دەیکرد 47 لاپتۆپ و ئێمە ئێستاوکە ڕێکاری یاساییمان دەرهەق بۆ 3 کەسە گرتوۆتە بەر و پەڕاوی لێکۆڵینەوەمان بۆ کردینێتەوە بە پێی مادەی 446 لە یاسای سادانی عێراقی ئێستاوکە 3 کەس بەندن لەلای ئێمە.